سعيد جەژێکی بیرۆست لە بێکارەوە شەی گەورەم لەگەڵ یابوو کاگەنا ئەمان و ڕوژان و ئەو لە ئێمەیە ئێمە لەومانە کاگوەلی کوڕێکی زۆر باشە ئەم جەژ ڕستمی منداڵیمان کە ڕۆژی جەژنە گرت و لە کارەبای هاتەوە دەرەچی کردووە دەستی گربەتە بە تەقەمەنی تەقانێ ئەو کابرمانەوە تۆپێکم کڕی بۆ چۆبێکی چوبلێس ڕزمەکەیتان ئەگەر لەبەر دەست وا لەگەڵ بێ خۆشحاڵن سوافیس السلام عليكم ورحمة الله وبركاته. شلون هاوريان باشن هاتمەلاتەن بۆ ڤڵۆژێکی نوێ و ئەمڕۆ ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە و سەری ساڵی کوردیە لە ساڵی 2026 لە سەردەمێکی زۆر ناخۆشدا ژین خۆی گەورە باشی دا بۆمان بێکارەبای بێنەوتی بێغازی باڵی کێشا بەسەر وڵاتەکەمانە بۆهۆی جەنگەوانێ ئەبینم مناڵەکان هەمویان لە بێکارەبای یانە دەرەوانێ بۆ جەژنە پیرۆزەم بابەتانە ناوەڵام کەمێک لەو دیمەنانەی کە من جەژن لە ڕابردوو تا کردومە بۆ ئێوەی خۆشەویست بازمانێ کەمی ئاشناتاگەم بۆ ڕابردووی خۆم کە لە جەژنا کردومەوە ئێستا نەوەکانی ئێستا جەژن بەڕێەکەن لەگەڵ ما بێنەوەێ لە قسمەتانم ویداری وەرە وەلید ئەمە ئەیکەن بە ڤڵۆگ باشان ڤیدۆیە ئەیکەن بە ڤڵۆگم ڤیدۆیە سڵاو لێبێ ئەڵێن ئێمە ئەوە نەوتمان جەژنی ئێمە زانین چۆنی بۆ وەختی خۆی جەژنی ئێمە ئاو بۆ بێ کارەبای و بەڵام ئێستا حالان ئێوە کەوتون لە دۆخێکوانەوەکو ئێمە بێکارەبانەوە نیە لە تاوا چیەکەن جەژنە پیرۆزاکەن بە عەلاگەوە سڵاوتان لێگم عید سعید یا هەلەوی عید سعید کاکە عید مبارەک کاوە گەشت کورتە کاکە سڵاو لێوە جەژنە پیرۆز بێ بە کوڕەکەی کاک گۆرانە زۆرشت کۆ کردوێتەوە کاگوەلی چۆنی وەزع چۆنە ڕەمەزانێکی خۆشمان بەڕێکرا خوا قبوڵیکە تاعبان نییە هاوڕێیان کاگوەلی کوڕێکی زۆر باشە ئەم جەژنە پێکەوتوانیمە لەگەڵم هاوڕێیانەمە ئیفطاری یان بەربانگی ڕەمەزان پێکەوە بکەینەوەوانێ و مسلمانان تا حەدێ لە ئێمە ڕازی بوون خوا گەورەی لە ئێمە ڕازی بێ وای کاگوەلیت لێ باشە من بەجێتان هێڵم خواافیز جەژنە پیرۆزە ماکرد ماچموچ ماکرد بۆ نەگەێنانێ یاکە جەژنە پیرۆزە عید السعيد يا لبيك كاغا من الرمردوده غابس طبعا جماعه قريش من وسا هن اللي من الله كان يقرك من اسان واي خوش ليس تا ايوا بيناري فيديو كان بن يا هوران زوجت ما جرنا بيروزاج لكاك ميركين وردو دواي جرنا بيروزي ترن بوش كوناني ك لو اختي خويا من دالي جرنا بيروزم تي داكدو سردان بكردون اي خوا مباركي اي خوا مباركي خوا مباركي عيد السعيد جەژێکی بیرۆست لە بێکارەبای وەزعی باش نییە خوا لێ ڕازیە ئاگادار خوا لەگەڵ خوا قوربان بەڵێ هاوڕانی خۆشەویستم ئێستا چین بۆ شوێنێک کە بە منداڵی من جەژنە پیرۆزم تێدا کرد بوو هەر لەم سەردەمانەدا بووە بێکارەبایی بووە لە تاوەکو منداڵانی گەڕەکی تەرخۆمانداوەتە چی یا جۆرانە بووە یا هەلوکێن بووە یان هەڵماتێر بووە یا ئیلە ئاخری پێویستەکە منداڵانی ئێستاش خۆیان ڕابێن بەڕاستی کە وەکو ئێمە بژین و تەرەمە کوردستان و قەدەری ئێمە وەکو منداڵان و منداڵانی وڵاتانی تر نییە کاگۆلیت وا لەگەڵ بێ خۆشحاڵن سوافیس ئەوە کاگەنە تاعبان جەژنە کێشەی گەورەم لەگەڵ یابوو کاگەنە زۆر ڕۆی سڵاو لێبێ بۆ بەم واتۆڕۆ ڕێ پیرۆز بە چەنە بێ چەنە بێ بۆ کڵاو کردێتە سەرێ بۆ کڵاو کردە سەرێ ناکڵاوگە داکەن بابوو ناسیین زان لە خزمەت داوین ئەم جەژنە ئەم ڕەمەزان زۆر کێشە لەگەڵم کابرایە بووە بەڕاستی کوڕێکی باشە بەڵام تۆ زێ خۆی گەرنی بەدۆ گەرنی نازانەگرەوە کاک محەممەدە کوڕەکە کە عەزیزە دراواسیێمانە کاگەن ئێستا کوێمە بێتا وەزیم بەرە باشە ڕۆی یا ئەڵڵا هەڕێن لەگەڵ کاگەنە ساڕۆین بۆ کوێ ئەڕین بۆ شوێنی کە مەمداڵی من جەژنە پیرۆزەم تێدا کردووە سواری ماتۆڕ بم ئەڵان هاوڕێیان ها جادۆبان چۆڵی خۆی پێوە دیارە هەرچێ بێکارەباییشە بەڵام وەکو شتێ خەڵک نادە دەرە خەڵک تاقەتی نییە حەوسەڵەی نییە لەوا چێت کاگەنە لەگەڵ بێکارەبایی ئەچۆڵن والله وەسەڵا خلافەوار ئاو نەبوو خۆڵا وەرە بەخوا من ئەگەرزای چۆ خۆشتووە بە تەنەکەیت بەمانجەڵ بەخوام ئەخاسی ژۆڵە گرانە باوەکە ناوڕێیان بەمانجەڵ خۆشتووە بشۆ ئیتر ئەمە کوردستانە بێ ڕاوی لەگەڵیان
راپۆر هاتووەکەیت و ئەڕێی بۆ شوێنێکە جەژا پیرۆزەی لێ کردویت هین جەژا پیرۆزە لێ کردووە یا الله ئەنا جاتومە یەموانێ ما صار شراي ما صار أي شيء هەموو جارێ پێ کردم لا بيزنس يا الله إخوة أنا بخاطر يا الله يا الله يا الله يا الله عادي سير قرم هوي باب رجوش زور صار ما صار أنا زيان تاشورك تالا سلاجة سورة كارو يا ما وقت خوي شافوه أبوي نوانية سلاجة سورة كيف سلاجة سورة سبع طلب لنا راسي ورقيا لا والله لا يا شاب ها لا يا شاب لا والله سألتم شلون أنا زين لو شوية أبو شاي شوية علي أبو سا وشاي فرق شوية مشوين ثلاجة سورة كي على رواسة دست خوش بيه كاغا ناس كان باك شديد بيه والله ما اختفى ما لبداين باشا وباشا كوبينو أديره كوبينو إيرا سلاجة سورة كي لا دورة كي خوان ديره وأنا سلاجة سورة كي بيجي كمان يقولك هكذا لا سلاجة سورة كي بس سلاجة سورة كو دواء شين بشوين برو خوار واني برو سينما الرشيد وسينما سيدوانو تدواء هاتينا سرواني أنا واني جنين وأنا راتم بوكو بوكافي رشيد وجارا كهاتينا خوار وبول يقوي راجع رشيد وسينما رشيد ترمي ياخذ زي كهرباء وكل شيء كيسه ليخلي لي أو كويسة فيديو سي دي تيك توك ومسانا لا بيوتيوب عرفت بس إنه هذا بخوان بقى حد يخمن سري لما أنا كده جاي قراني ومعرفة وراني خوش شيء طبعا لو برافره هي ودرم كمك لو دروزنا بيبي لسه الفيديو كم ترى وراني خوش شيء ممكن باسم كده ليرة سراج سوق كتير وترى أجر بيركنوا كم باجوا بيتو بغلط أنا شو بيتم ترى ما وقت خوي على كوبينو يعني ما نود دين بشوي يعني ولا سراج سوركو وقت خوي وكو يستاش كهرباء نبو اوه اللي يوم تلوت معنا دس بمشمشكاته يعني ترى ما هي شيء قال لك كونه كان شاري سليماني كبر وحاج حان الروين ترى ما قرأتي ما لاختي خل برين باشا ابو خوز جنبه كاتا كنتو كاتا براسي سر رأي كبير كهرباء بوين نبو بوين والله بلاني كم قراني سوتا من اللي عران ابو كويسه يعني هاشتاج لهم والله تاع لاش الدنيا كذا مقطع خاني سوركي بيوتي هاد تشتاق له هاد والله تاع روب دا برشتي بري ما بكي يعني 200 اكم بو ابي ام والله تي ام هميشه نار حتى قال روتي بكاتو الشيك بلو هو كراني كا نار حتي بو دان شواني غازات فاني تي انا كم براسي ما ودور دبرين بو برو براين باشا كيسبوا قرأتك أتاني والله شايف بس يشكاني اللي دروز ببداخو والله هاوراني خوشيست واقعين برين باشاو والله مثل أمدي من أبوي خوشيست باسماني إما طبعا هم على كي إما بو بينا برزة أما بنهاية تلار حاجة رفيق بيوجه إما جازار بو ضل خوشي خو معناتي بو مدور برا مليار الشخص اللي براسي لازم لسه يعني طبعا شرخو فلقتها الصية جاراها بيت قربونا ليرة خلاص عن يشرة قمع نكر يعني ليرة شخصك اللي بو براسي نديرو بريم شخصية بخوان تربو خوان ياري خو ما نكر دوا ما بتانا وقبزان شخصك شيء سهل معه ترى لم درو برا بخوان ياري ما نكر دو ندخل خوشي خوان أنا بمجرد درابري تنوك بتاعنا بيني بئسا اگر تو تاسا ام شخص ندي ولا دروبري شاري لدروبري قركي ابراهيم باشا ام شخص ببينا ذكرت انا بشتي مالي يكوني امي تلاري حاجي رفيق وتم قبا معلومات عن هبي اگر روجن سرداني قركي ابراهيم باشا تاقب بزانا كاللي رقب ريكي شيء هرب وكو زانا ريبالا طمي بلا هاوراني خوشويست و نزيق بين ولو قركي كمن بمن دالي تيدا بوم ليرا مخان بشكي هسه كم خوي
هەر ما بێتەوە ئەم دوو خانووە گۆڕاگاری لێ ڕوونەیە ئەمە تەمان ماڵی شاخەوان بوو عفوا ئەگەر ناکەم بەغەڵەت نەوت بێ ئەوە گەراجە ماڵی کە عەبدوڕەزاق بوو ماڵی سەمیرە خان بوو تەرەو گەراجانەش عادەتەن هیچیان ماڵی کاک ڕێباز و کاک شاخەوان و کردوان بوو ماڵی کاک هەرێم لەو بەشی سەرەوەیە بوو ئەگەر بەغڵاتە نە ماڵی کاگاکۆی هەمێ حەبسە بوو ئەتر ئەمە ئەم گەڕەکەی کە ئێوەی بێن ئەمە سەرەپای ئەم گەڕەکە یادگاری مناڵی ماتێتا تۆمار کرد کە بەداخەوە هەمووی بۆ بە تەلاری پزیشکی وە ناوای بەڕاستی ئەم گەڕەکانە ئاوای لێ بکرێ ئەم گەڕەکانە هەمووی مێژوون بۆ ئەو کەسانی کە ڕۆژگارێکە لێرەیە بوون جابە ڕەزاوەکو بۆ باسکردنی مەسەرتیمە ئێمە کە بێکارەبا بووین هاتی نادەرەوەن لێرایتر هەروەکو ئێستای مناڵەکان کە چەشتوێ ئەهی چەژن هەلێرا جۆلانەمان دانا لەگەڵ مناڵەکانی گەڕەکە تر جۆلانێمانە کردو یا لێرە محالی بیشکێنە و ساردی هاوچڕێنمانە کرد هێتر یا لێرە جۆلانێمانە کرد هەلەم دەروبەرە هێتر یا لەو بەشەی ئەولانە پڕێوە و هەلوچێن و کورە ئیلە ئاخری بە کوردەکەی سەرەڕایەوەی بێکارەبا بووین بەڵام ئێمە هەر دڵمان خۆش بوو ڕیشماتان نەتاشیوە و تاوانیم ڕۆ بەشێکی بانی و کتری ئاو سەرمشت بە هەروە بە سۆپاش سەرمش کردوانێ ترەمەش ماڵی کاک لوقمان بوو بەشە لە ماڵەکانم بیرنەوە بەڕاستی ماڵی کاک لوقمانی تێدا بوو ماڵی کاک سەلاحی تێدا بوو سەلاحی مامۆسای مزگەوت و إلى آخره تر باوەڕتان هەبێت لە ناو سەرانسەری ئۆرزیە گەڕایتە لە سێ چوار پزیشکی پسپۆر زیاتری تێدا نەبوو لە وڵاتێ دکتۆرە پیراز و دکتۆر حەمامین بارا و دکتۆر حەمامین و دکتۆر فیراز و دکتۆر حەمامین و دکتۆر نەوزە عەتار تر ئێمە وردەوەتە ئێمە هاتینە خوارەوانێ بەم ڕێگەیە ئەیانوت لەکوێ کۆبینەوە ئەیانوت بەڵڵا باڕێ بەلای سەلاجە سوورەکە لەلە سەلاجە سوورەکە کۆبینەوەنێ و ڕۆشتین بۆ ئەو شوێنانەی کە ئێمە خۆمان دڵمان لێ خۆشە بوو بەخێر بێن بۆ 2026 ساڵی 93 و 94 گەڕەکی برایم باشە بەڵای هاوڕانی خۆشەویستم ماوەرزەی کە بینوانێ لە تەلاری ڕەشەماڵ و سینەما ڕەشیدی کۆنی جاران بەڵای هاوڕانی خۆشەویستم ئەمە دەرگایەکی گەورە بوو لێرەدا سینەما ڕەشیدی پێداوترا ئێمە لێرە داغڵ باشوورەوە بووین و ڕۆشتین بلیتەکەمان لە ناوابڕی اینجا پاش هەناچین بۆ سێرکردنی فیلمی دڵخوازی خۆمان تر وەکو پێدانەڵێم وە کاتە وەکو ئێستا یوتیوب و کورە تیکتۆک و فەیسبوک ئەم شتانە نەبوو ئیلە ئاخری کورە ڤیدیۆ هینێکمان نەبوو ڤیدیۆ سیدێکمان نەبوو تا سەری پێ بکەین شوێنی تیکتۆک ڤیدیۆ سیدێک وەزعەکەم بابا ناوڕای خۆشەویستم زراوانێک خۆ باشی دەخوا سەراوی خوا بارکە دەست ماجێکم بەقول بە طبعا ناوڕایان خۆشەویستم ئێمە لۆ سەردەمەدا کە ئێمە جەژمان تێدا کردووە ڤیدیۆ سیدی و تیکتۆک و کۆرە فەیسبوک ئەم شتانە نەبوو ئیتر وان بەم شتە سەرەتاییانەوە مەشغوڵەکرد وەکو ئێمە کە هەیشتینە ساڵانی 2012 و 2015 و 2023کان بە جیلا تازەکانمانوت ئێمە جیلی ئاڵتونین یعنی و جیلین کە لە ڕابردووە کۆمەڵی ناڕەحەتیمان بەسەر برد دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ هاوڕانی خۆشەویستم هاتمەوە لاتان بۆ تەواوکردنی ڤڵۆگەکەی ڤڵۆگی ڕۆژی ڕەمەزان ڤڵۆگی جەژنی ڕەمەزان لە کاتی جەنگدا ئێوە لەگەڵما بمێنەوە ئێمە بزان لە ڕابردووتە لە جەژنەکانی ڕابردووتە ئێمە وەکو جیلی کۆت چیمان کردووە تا بە ئێوەی خۆشەویستی بڵێن بۆ ئەوەی ئەم جیلە تازەی کە هەیە باش تێ بکەن کە ئێستا لەم دۆخەی کە تێیدان ئێمە لە ڕابردووتە هەمان
دۆخمان هەبووە بە چەندی قۆناغی سەختا تێپەڕەوی چونکە بەڕاستیمە ئێمە چونکە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستین و قەدەرمان وایە هەر جۆرە و هەر ڕۆژە بە جۆرێک ئێمە تاقیەکرینەوەنێ خۆی گۆرە ئەم باردۆخە بەخێر بشکێنێتوانێت بۆ کۆمەڵگەی مسلمانان و هەروەها کۆمەڵگەی کوردیش بە تایبەتی بابڕین لەگەڵ ما بن بزانین ئێمە لە ڕابردوودا چۆن جەژنمان کردووە بە یەوەی خۆشەویست دەڵێن و بەرداوامی لە گواستنەوەی دیمەنەکان دووبارە سڵاوی خۆی گەورەتان لەبێت دووبارە سڵاوی خۆی گەورەتان لەبێت هاوڕانی خۆشەویستم ئێمە حالەن لە ناو مامەیارەین و یان گردی مامەیارەین هاوڕانی خۆشەویستم ئێمە لە ڕابردوودا بۆ ئەوەی جەژنەکەمان بە خۆشی بەڕێ بکەین پشمانە بەس بە یەکێک لەو شوێنانی کە وەکو سێرانگە بەکارهێنرا یان وەکو شوێنێکی یاریگا بەکارهێنرا بۆ منداڵەکان ئەبێش گردی مامەیارە بوو بەتابەتی باش بیرم ناکەوێتوانێت بەڕاستی لە چ شوێنێکی گردی مامەیارەیە بوو کە چرخ و فەلەق و جوڵانی و کورسی دانرابوو بەڵاوانە زانم کە ناو گردی مامەیارەیە بوو من پێتان ئەڵم کە ڕابردووی ئێمە لە ژیاندا چۆن بووە تا منداڵە بەڕێزەکانی جیلی تازە باش تێبکەن کە ئێستا و جیلای کە پێیان وایە ئەم جەنگە کەمێ نامۆیە بووە بەنسبەت ئەوان تۆزیە ڕابێن لەگەڵ دۆخەکە چونکە وەکوتم ئێمە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستین و پێسەکە ئێمە خۆمان ڕابێنی لەگەڵ کۆمەڵێ بابەتی ژیانەکە ڕوبەڕوومانە بێتوانێت تر ئەوە یەکسان بووینێتەوە منداڵە بەڕێزەکان جیلی ئاڵتونیۆم جیلە کۆن و تازەکە نەما ئێستا ومە لە یەک دۆخەی ئەو دۆخەی کە لە ڕابردوودا ئێمە دینیمان ئەوە ئێوەش بەداخەوە پێی ئاشنا بوون چونکە دۆخی ژیانی ئێمە ئاوایە بتانێت و بمانەوێت و نەمانەوێت لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستین هەموو گەکاتێ ئەگەری هەوە هەیە کە ئێمە تووشی دۆخێک ببین و لە ناڕەحەتیا بژین کە بەداخی شەوانێ باردۆخی ژیانی خەڵک هەمیشە زۆربەی کا دەروا بووە تر ئەبێت دەست و پەنجێ لەگەڵا نەر بکەین و تا باش پێی ئاشنابین مناڵەکان وا ڕابێنین کە لەگەڵ هەموو باردۆخێکە ڕابێن بەخێر بن دووبارە سڵاوی خۆی گەورەتان لێبێ هاوڕانی خۆشەویستم هاتموەلاتان بۆ ئەوەی لە خزمەتان نابمەوە دوامین ڕۆژی vڵۆگەکەم لە خزمەتی ئێوەی خۆشەویستا بێت و لە سەردەمی بێکارەبایی و بێنەوتی و بێغازیدا و هەروەها لە هەمووی ناخۆشتری سەردەمی جەنگە بینی ئێران و ئەمریکا و ئیسرائیل ئێمە لەم سەردەمەدا و کە ئەمڕۆ دوامین ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە لە خزمەتان نابم تا پێتان بڵێم ئێمە چۆنی لە ڕابردوو تا جەژنمان کردو و منداڵیمان چۆن بەڕێوە بردووە پێتان دەڵێم وەکو بۆشم باسکردن ئێستا خەریکە جیاوازیەکە لە بینی جیلی ئاڵتونی و ئەم جیلە تازەیان نامێنێتەوە بەڕاستی ئێستا سەردەمێکە هەمومان یەکسانین لە یەک دۆخین وای لێ هاتووە کە منداڵەکانی ئێستا شاد بوون بۆ ناڕەحەتیانی کە ئێمە وەختی خۆی تێیدا بووین بەداخەوە بەرحەڵ وردەوەدا هەنگامان ناوە ئێمە لە جادەی پیرەمێردین و ئەمێت تاوکەری بڵۆکی دوێنێمان کە لێکم ڕۆژی جەژنا بوو تاوکەری ڤیدۆکەمان بۆی خۆشەویست گوازینەوانی و ئێوە لەگەڵمان بێنەوەنێت تا پێتان بڵێم منداڵی ئێمە چۆن بووە لە سەردەمی ساڵانی زوودا بەڵێ هاوڕانی خۆشەویستم بەشێکە لە بەردەکی سەرا ئەمە کاتێککە جەژن نەبوو لێرێرا دێکم ئەیهێناین یان خۆمان هاتین بازم کاگاواتی وێنەگرەوە کاتە نەبوو یان هەبوو بێش بیرم نییە لێرەدا ڕستمی منداڵیمان لە ڕۆژی جەژنا گرت و لەگەڵ هاوڕێکانمان بێ یان لەگەڵ خزمەکانمان بێ یان لەگەڵ براکانمان بێ هاتین بۆ ئێرە تا لەم دەوروبەرەدا بوو وێنەمان دەگرت و وەکو یادەوەری بۆ خۆمان تۆمار دەکرد کەمەش بەشێک بوو لە ڕۆژانی جەژنمان کە بەشێک بوو لە ڕۆژانی جەژنمان تر ڕۆژانی جەژنی ئێمە ئاوە بوو و پێم بتنچوو کە سۆشیال میدیا نەبوو هەنەوەکار نەبوو بۆ ئەوەی ئێمە خۆمانی پێ مەشغوڵ بکەینەوەنە بەس بەڕاستی بەشی خۆی شیرین بوو چونکە یادەوەری هەر یادەوەریە چ تاڵ دەچێ شیرین بێ بەشی خۆی هەر یادەوەریە
تمەوە بابە خزمەتی وی بەڕێز بێت و کە تێتانگەێنم ئێمە لە منداڵیدا لە ڕۆژانی جەژندا چیمان کردووە و چیمان نەکردووە بۆ ئێوەی خۆشەویستی بۆ ئێوەی خۆشەویست باسەکەم و بەڕوونی پێتان دەڵم کە لە ئێستادا هەمومان یەکسانین جیلی ئاڵتۆنی و جیلی تازە بابەتانە نەماوە سەمومان لە یەک دۆخین و لە یەک جۆر ژیاندا دەژین. بەڕێزان من هاتومەتە ئەو گەڕەکەی بە منداڵی لێرەدا منداڵیمان بەڕێ کردووە و کە کاتێککە جەژن هاتووە هۆکاری خۆی هەبووە کەمە هەوڵ بدەین دڵمان خۆش بێتەوەمانە لاتان لە سیر نەبێ کاتێککە من هاتوین لەم گەڕەکەیە بووین بە یعنی سادەترین هۆکاری ئێمە بۆ خۆشبەختی لێتان ناشارمەوە بۆ نمونە ئەگەر بیرم نەچوو بێتەوە لێرە شارە زەردەواڵە هەبوو لێرەدا شارە زەردەواڵە هەبوو ئاهاتین لەگەڵ هاوڕەکانمە چیلکەمان هێنا ئامان و ڕوژان و هەرێکە و بە چیلکە و دارێکەوانێ زەرم متر لیانتریا بوو ئەو لە ئێمەی ئەیە بوو ئێمە لەوەمانەیە مەش پشیلەکان گەڕەکە کەتکە خەری بۆ شەڕیانەکرد بەڵاستی هندێکم تۆر خستمانە تری یا بوو ئەو لە ئێمەیە ئێمە لەوەمانەیە تر ئەمە جەژنەکانی ئێمە بوو هەرێ بە سادەترین هۆکار هەڵماندەیە خۆمان دڵخۆشکەین و ئێستاچمە ناو ئەو خانووی کە ئێمە تێدا بووین لە ڕابردوودا بینەری گەشتەکە بن و لە خزمەتانە من. ماڵی کاکتوانە بوو ئەمەش ماڵی ناوەکەی بچێتەوە بەداخەوانێ ئەمەش ماڵی ئێمە بوو کە ئێستا ڕووخاوە ئەمە ماڵی ئێمە بوو و ماڵی کاکتوانەوە ماڵی نەنەخاسە بوو قەدە و دیمەنەم لەبەر چاو ون ناوێت کاتی جەژن هاتین ئالێرا تۆپێکمانە گر بە دەستمانە تۆپێکم کڕی وە تۆپێکی چوبلێس ڕزمەکەیتان ئەگەر لەبەر دەستمان وای ببووەتانی دانێ لەگەڵ کاگونەر و کوڕی خاڵم و ئاکامی برام خۆشمان ئالیا ڕسمێکمان گرت ئێتر جەژنی ئێمە بۆ جۆرە بوو بۆ خۆمان تۆپێکمانەیەنا خۆمان مەشغوڵە کردو ترەوە بوو یا بۆیان نەتەقاندین یاتر بە دەستمانەوە مایەوانی بە خۆمان جەژنەکەمان پێ بەڕێیە کرد. بەخێر بن بۆ دومین ڕۆژی بڵۆکەکەم لە سەردەمی بێکارەبایی و بێغازی و بێنەوتی و لە کاتی جەنگیشدا. یەک دیمەن هەبوو قەت لە یادم ناچێتەوە هاوڕیان وەختی خۆی خانوەکان بچووک بوون بەڵام دڵی دراوسەکان گەورە بوو سەربانەکانمان هەمووان بە سەربانی یەکترەوە بوو باوەتان هەبێ زۆربەی ماڵەکان لە سەربانەکان ئەخەوتن کە ئێمە شەوانێ بۆ نمونە کاتێکە هاوێ نەهات یانێ بەشێکی ئێمە پەیوەندی بە لەبوونی کارەبا هەبوو بەی زەبەت واروەها بەشێکیشی پەیوەندی بۆ هەبوو کە دنیا بەو جۆرە نەبوو کە ئێستا گەرمی کە ڕووی لە وڵات کردو بەداخەوانێ ئێمە هەر بە لە سەربان نەخەوتی نوێت کێشێکمان و بەڵام ئێستا کەس ناتوانێت لە سەربان بخەوێت بەداخەوانێ بەهۆی ئەوەی کە بارودۆخی کەشوها زیاد لە حەد گەرم بووە بابەتانە کەس ناتوانێت لە سەربان بخەوێتەوەمانە و هەروە بابەتەکان تریش کە بۆ خۆتانی بەجێڵم بیری لێ بکەنەوانێ. بردەوەدا هەستەکەم بڵۆکەکەم بە کۆتاییەت و ئێوە لە خزمەتی ئێوەی خۆشەویست بووم و تر باوردۆردە کۆتای بێبێنین و زیاتر سەری ئێوەی بەڕێز نەهێشێنم. طبعاً خۆشترین خەو خەوەیە کە تۆ لە سەربان نابخەویتون و لە سەربان نابخەویت و تەنها بە چەچەفێکەوە بخەویت یعنی دڵتەمین بیت کە لەوەی
ئەمینی تو هیچ کێشەیەکت نییە بەڵام بەداخۆ لە ئێستادا باوەڕ ناکەم مرۆڤ توانێت کە لە سەردەمی ئێستادا کە سەربانەکان بە سەربان یەکترەوە بێت شوێنی پیشەگیان ئاوا بتوانێت بە ئیسراحەت لێ بخوێت وەم بابەتانە کە خۆشتان نەزان لە چه بارودۆخێک داین بەداخەوانێ. بەڵێ هاوڕانی خۆشەویستم من لێرە کۆتایی بە فڵۆکەکەی گەشتەکەم دەهێنم لە دوامین ڕۆژی مانگی ڕەمەزانی لە دوامین ڕۆژی جەژنی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بووین یعنی لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا بووین. من ویستم ئەم فڵۆکە بۆ ئەوی خۆشەویست بازوانێت تا بە ئێوەی خۆشەویست بڵێم لە سەردەمی تاریکی و بێکارەبایی و بێنەوتی و بێغازی دا ئێمە لە چه دۆخدا بووین جیلی ئاڵتۆنی و جیلی کۆن و جیلی تازە نەما ئێستا هەمومان یەک جۆر ژیان ئەژین ئەوە نەمانوتن ئێوە بە سەردەم و ڕابردوو ئێمە ئاشنا نەبوون تا قەدەری ئیلاهی وای لێ هات ئەوانش ئاشنا بوون بەو دۆخێک کە ئێمە تێیداین کە لە ڕابردوودا چەشتومانە ئەستا لە دۆخێکدان هەمومان یەکسانین. من مەبەستم ئازادانی هیچ کەسێک نەبوو لەم ڤیدیۆیەدا تەنها حەقیقەتی بابەتەکە بوو بۆ ئەوی خۆشەویستم گواستەوانەیە تا بزانن ئێمە لە ڕابردوودا چۆنی منداڵیمان بەڕێکردووە لە جەژندا بەس بەداخەوانێ ئێستا سەردەمەکە ئەتوان بڵێم تۆزێت تاڵترە چونکە منداڵ لەم سەردەمەدا ئاشنا نەبوو بە دۆخێک ئێمە چەشتمان ئەوە تا ئاشناش بوون و چەشتیان بۆیە هیوادارم توانی بێتم ڤڵۆگێکی جوانم بۆ ئەوەی خۆشەویست گواستێتوانێ خوای گەورە هەموو لایەکمان لە بەڵا بە دوور کات و کوردستانیش ئامادەمێ لەگەڵ وڵاتانی مسڵمان. من کۆتا بە ڤڵۆگەکەم هێنم سپاردەی ئەڵڵا گیان من تا ڤڵۆگێکی تر سپاردەی خوا بن و ماڵ ئاوا بێ. هاوڕێیان طبعا ئەوە کاک محەممەد لە بێکارەبای هاتۆتە دەرەوە چی کردووە دەستی کردوەتە بە تەقەمەنی تەقانێ ئەو کابرا لە ژیانێ ناتە دەرەوانێ هەر خەریکی ئینتەرنێتە ئەوە نییە کاک محەممەد سڵاو لێ بەقەی ناکە بە ئەمەش کۆتای ڤیدیۆکەی تۆ بێ. عليك السلام. السلام عليكم ورحمة الله.